لێرە نییە. باوتان لێبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش تا دێت پرۆسەی سیاسی لە عێراق ئاڵۆزتر دەبێت. کاتژمێر دوای کاتژمێر هاوکێشەکان گۆڕانکاری جۆرا و جۆریان بەسەردادێت. تا ئێستا هێز و لایەنە سیاسەکانی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە نەیانتوانیوە کۆک بن لەسەر کاندیدکردنی کەسێک بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق. هێشتا دیار نییە پەرلەمانی عێراق کەی کۆ دەبێتەوە بۆ یەکلایکردنەوەی بابەتی سەرۆک کۆمار و بژاردننی سەرۆک کۆماری داهاتووی عێراق. من دەمەوێت لەگەڵ میوانەکانم گفتوگۆی ئەم بابەتە بکەم لەگەڵ هەریەک بەڕێزان بەڕێز دانا شەهید جەزا پەرلەمانتاری پێشووی عێراق بەسپاسەوە لە سلێمانیەوە لەگەڵم دەبێت، هاوکات بەڕێز حەسەن ئاڵی پەرلەمانتاری پێشووی عێراق. سوپاس بۆ هەردوو میوانەکەم. سەرەتا دەچمە لای کاکدانا. کاکدانا سڵاوت لێبێ. ئێستا کە دیار نییە پرۆسی سیاسی عێراق بەرەوکوێ هەنگاو دەنێت، هێشتا دیار نییە پەرلەمانی عێراق کەی کۆ دەبێتەوە. پێتان وایە ئەم دۆخەی عێراق تاکەی بەم جۆرە بەردەوامە بێت؟ لە ئایندەی نزیکدا عێراق دەتوانێت ئەم گرێ سیاسیە گەورەیە بکاتەوە؟ بەڵێ سەرەتا ڕێزم بۆ جەنابەت کاکراڤیار، بۆ بینەرانی شاپرێس و بۆ عەزیزم کاک حەسەنی بەڕێز سڵاو هێبووی. تەوان پێشاتەکانی عێراق و جەناب باسی کرد پێشاتێکی ئاڵۆزن وەخیان گۆڕانکاریەکان، هەم پەیوەست بە دروست پێگەنانی کابینەی نوێ، هەم پەیوەست بە هەڵبژاردننی سەرۆکاتەکان، هەم پەیوەست بە بەرنامەی خودی حکوومەتەکە، ینی ئەو بەرنامەی کە داراوبووی. بۆ ئێمە تا ڕادەیە دەتوانین بڵێن گۆڕەپانی سیاسی عێراقی دابەش کردووە بەسەر دوو یان سێ بیرکردنەوەی جیاواز یا محوەری جیاواز هەر چۆنێکی لەناو بنی کە ڕاستیەکەی تا ئێستا نزیکبوونەیەکی وا تاو دروست نەبووە لە نێوانیانە. بۆیە ئێستا ینی ئەوە چەند ڕۆژێکە تەنانەت تێگەیشتن و تەواسول لە نێوان هێزە شیعە سەرەکیەکانیش نەماوە کە تەسەورەکرا لە ڕۆژانی دوایی، ینی چەند ڕۆژێک لەمە پێش کە هەندێک نزیکبوونەوە هەبێ، بەڵام دوای ئەوەی کە بەڕێز موقتەدا سەدر هەڵپەساردنی پەیوەندی کرد لەگەڵ لایەنە سیاسیەکان و دانوستانی کرد، دوجار ئەو بەیاننامەی یان ئەو دەستپێشخەرەی تاڵی تەنسیقی کە کردی هیچ ڕنگانەوەیکی وای نەبوو. ینی هەم لەبەرەوەی کە بەڕێز موقتەدا سەدر یا کوتلەی سەدری ئەو پێشهاتەیان و پێشنیارانەی زۆر بە گرنگی وەرنەگرتووە تا ئێستا، هەم لەبەرەوەی کە پێشنیارەکانیش بۆ خۆی هەندێک خاڵی گشتی تیاوە، شتێکی تیانە بوو کە بە دەربێلەوەی باسیەکەن، ینی پێگەنان و نزیکبوونەوە و حکوومەتێک بەڕای هەمووی و سەرۆکوەزیرانی متەفق لەسەریان و بابەتانە بوو کە هێڵی گشتین نەچۆنێتە تەفاسیلەوە. بۆیە هەتا ئێستاژە بینین بابەتەکە بە چەق وەستووی ماوەتەوە. دانیشتنی پەرلەمان کێ بێ وادە دەستوریەکان هەمووی تێپەڕبوون تا ڕادەیەک دەتوانین بنێنین نەک فەراغی دەستوریەوە پێشەکاری دەستوریش کراوە. ئەمانە هەندێک بابەتن من تەسەڕۆکەم پێویستمان بۆیە کە گۆڕانکاریێکی گرنگ لە عێراق بکرێت، گۆڕانکاریەک لە حکومڕانی عێراق، گۆڕانکاریەک لە بەرنامەی بەڕێوەبردننیە وڵاتە. ینی شەر نییە هەموو دامەجاوەکان گۆڕن، بەڵام گرنگەوەیە بەرنامەکان گۆڕن، ئاڵوگۆڕ لەسەر بەرنامە سیاسیەکان. زۆر باش کاکدانا، دەمەوێت باری سەرنجت لەبارەی دوایین پێژاتی سیاسیەوە بزانم کە ئەمڕۆ دادگا کاندیدبوونی بەڕێز هۆشیار زێباری کاندیدی فەرمی پارتی دیموکراتی کوردستانی بۆ پۆستی سەرۆک کۆمار ڕەت کردەوە. بەڕێزیان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیا بە ڕوونی ئاماژەی بۆ ئەوە کرد کە ئەمە بڕیارێکی سیاسیە. پێتان وایە ئەو بڕیارێکی سیاسیە لە کاتێکدا کە دادگا بڕیاری داوە؟ زین چۆنە ئەو بڕیارە کۆتایی پرۆسی سیاسی نیە لە عێراق، ینی ئەمە لە پرۆسی سیاسی دەمەوێت دواتریش بزانم ئەم بڕیارە دەکرێت وەکو ئاڵۆزتربوونی پرۆسی سیاسی سەیری بکەن یان دەکرێت وەکو دەرچەیەک بێت بۆ کردنەوەی بەشێک لە گرێکوێرەکان؟
ئەزین چۆنانی من بڕواناکەم بێ بە ئالۆستر بەڵام خودی با بڵێن پانۆراماکە تاقیترەکە ئەجنا وەکو بڵێ ئالۆستر ینی بڕی بە ئاراستەیەک بەرەو گرژی بڕایە بەرەو شتێکی وایە هەندابڕان منەوە نەخ بە دوو دەبینم بەڵام ڕاستی بڵێم بڕارێک بوو زۆر چاوەڕوانکراو نەبوو بە ئاراستەیە لەبەرەوەی کاگوشار کاندیدێک بۆ کوانێکە هەموو مستەزەماتی پێویست و مەرجەکانی جێبەجێ کردبوو پەرلەمان ژۆکو بەرزترین داسەڵاتی جێبەجێ بڵین تەشریعی و چاودێری ئەو مەلەفی کاگوشاری نردووە بۆ هەموو لایەنانە کە پێیوەستن بەوە هەم لە نەزاها بێ لە ئەدیلێ جینایی بێ وەزارەتی بڵێن خوێنی باڵا بێ و هەموو بابەتەکانی کە هەمویان ئەستۆپاکیان ناوە هیچ تێبینیان لەسەر نەبووە بۆیە دوجار کە مەلەفە جوڵا کاگوشار بخۆی لەگەڵ تیمی ڕاوێژکارەکانی و تیمی یاسایەکانی چوونەتەوێ هەموو بەڵگەکانی ئەخسۆتە ڕوو دادگاکەرخ بەیان بڵێن بڕیاری یاوە کە ئەمە هیچ شتێکی لەسەر نییەم کاندیدا ئەمە دوجار کام بڕیارەڕێی بەتەکی دەمە ڕێز دە بڕیاری دادگاگرین بەڵام بابیرمان نەچێ یانیمە دادگای فیدرالی هەندێک بڕیاری هەبووە کە بۆنی سیاسیە بۆنی هەندێک شتێکی تیا بوو ینی زۆر جا بڕیارەکانی دادگای فیدرالی واقعی واقعی سیاسی عراقی خوێنێتەوە ینی ساگە بیکەن لە 2010 بڕیارێکی یا بۆ گەورەترین فراکسیۆن کە بەپێی دەسوور کە بڵێ فراکسیۆنە و گەورەترین فراکسیۆن ئەوەیە کە لە دوای پەرلەمان کام فراکسیۆنە زۆرترین کورسی پەرلەمانی دەستبێنێ ئەوە بێ بە گەورەترینیان بەڵام دواییشی کردنەوەکی بۆ کرد کە ئەوەی کە لەژێر خوبەی پەرلەمانە دروستکرێ ئێستا بۆ نمونە بڕیارێکی دەکردو لەسەرەوە بڕیارە ئەڵێ ئەو فراکسیۆنەی تا ئەو وادەیە کە سەرۆ کۆمار هەڵە بژێرێ کامە بێ قبولەکرێت توانێت پەرلەمان دەستنیشانی بکە کامە شتێکشتێکی جیاوازی لەگەڵاوانێکەیە واقع سیاسەکەی خوێنێتەوە بۆ ئێسامای بینین ینی کە هەندێک بڕیاریان ناڵم دادگا خۆی سیاسیە یا لەژێر فشاری سیاسیایە بەڵام ڕەچاوی لاوچێ بارودۆخی سیاسی بکە لەوانەیە بەغێر و باشتر لەژێر هەژمونێکی سیاسیە ئەو بڕیارانە باکە گونجاوی بکە لەگەڵ واقع سیاسەکە جنا زۆر باشە خوێنەوەین دادگا هیچ بابەتێکی ڕاستە و خۆی تۆمەتباکردنی کاگوشاری نەکردووە تەنها بابەتێک باسەکە کە پێویستە مادەی 68 دەسووری عراقی من تەسەورەکەم باسی بڕگەی سێم بکە لەوەی کە ئەمە شتێکی مەجازیە توانین تەفسیری بۆ بکەی کەم کەسە وایە یانوانە بۆ بابەتە بەڵام ترەوە سابوو بە واقع بووە بڕیار و ئەمە کۆتایی پرۆسی سیاسی نیە و کوتەمەمە پرۆسەیە کە تۆ چاڕێ مشتێکی لێکە لە سیاست تا مطلق نییە سنووری داخراو نییە حتمما دێمەوە لای بەڕێزت دەمێ وسمە لای کاک حەسەن بەم بارودۆخی کە ئێستا هەم لە پێشەکی بەرنامەکە و هەم کاکداناش باسی کرد عێراق دەتوانێت یان ئاراستەی هەنگاوەکانی داهاتوو بەرەوکوێ دەچن پرۆسی سیاسی چی چاوەڕێی دەکات لە ئایندەی نزیکدا لە عێراق زۆر سپاسانەکەم سپاسی بینەرانی خۆشەویست دەکەم سپاسی هاوڕێی بەڕێزم کاکدانا ژەکەم تەبەن ئەمە ئێستا تەوەرێکی گرنگە لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی ناوچەکە چێشمێکی زۆری لێ دروست بۆ بەداخەوە عێراقی بەرەو قەیرانێکی سیاسی و یاسایی بردووە و دەتوانین بڵێن عێراق لە منفەزێکی زۆر سەختدایە ئێستا بەداخەوە ئەم چێشمەی لەسەر پۆستی سەرۆک کۆمار و لەسەر پێکێنانی حکومەت لە زۆر بابەتی تر کە ئەمڕۆ لە عێراقدا لە ئارادایە عێراقی بەرەو دواوە بردووە و بەرەو ئەوەی بردووە کەوا نەتوانین ئاوڕ لە خزمەتگوزاری و ئاوڕ لە کێشەکانمان بدەینەوە و بەداخەوە لە ناو حیزبەکانی کوردستانیشدا و حیزبەکانی عراقی سەر ساحیب گۆڕەپانی عراقیش هەموو ئەو چێشمانە دیارن و دەبووە ئێستا لە دوای ئەوەی کەوا ئینتیخابات کرا ئینتیخاباتی مانجی دەی ساڵی 2021 کرا هەتاکو ئێستا کە پەرلەمانیش کە جارێک لە مانجی نۆ لە ڕۆژی نۆی یەکی 2021 کۆبەوە و دەبووە تاوەکو ئێستا کێشەی سەرۆکۆماری ئەگلاف کردایەوە ئەوە ئەم کێشانە تاکو ئێستا بە هەڵپێسەرداوی ماون و هەروەها ڕۆژانە دەبینین تەحالوفات لە نێوان باشە دەمێت لەبارەی کۆبوونەوەی داهاتووی پەرلەمانەوە پرسیار بکەم پێتان وایە پەرلەمانی عێراق لە توانایدا هەیە لە ماوەیەکی زەمەنی کورتدا بەشێک لە گرفتەکان چارەسەر بکات و توانای ئەوەی هەبێت کە
لە ماوەیەکی دیاریکراودا کۆ ببێتەوە و کەیسی یان بابەتی سەرۆک کۆمار یەکلایی بکاتەوە؟ بەڕای من و بەڕۆی زۆربەی زۆری چاودێریانی سیاسی پەرلەمان لە ئێستادا توانای ئەوەی نابێت کە بە زووترین کات جەلسە بکە و دانیشی ئەو کێشانەی یەکلایی بکاتەوە. لەبەر ئەوە ئێمە کە لە سەرەتایی دروستبوونی پەرلەمان لە یەکەم دانیشتنی ئەو ڕۆژێک کە پەرلەمان کە دانیشتی کرد چێشمی زۆر کێشەی زۆر هەبوو لە نێوان ئەندام پەرلەمانەکان و لەسەر هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان و هەردوو جێگرەکەی و ئەمانە کۆمەڵێک بابەت بوون کە تاوەکو ئێستا کە درا بە دادگای باڵای فیدرالی و دادگای بارای فیدرالیش بۆ ماوەیەکی کاتی پەرلەمانی کارەکانی هەڵپەسارد و ئێستا هاتۆتە سەر ئەوەی و لە دوای ئەوەی کە تانا هەبوو لەسەر و کێشە هەبوو لەسەر هەندێک لە بربژێرەکان بۆ سەرۆک کۆمار و ئێستاش بینیمان ئەمڕۆ کە دادگای باڵای فیدرالی بڕیاری یەکلاییکەرەوەیدا لەسەر کاندیدکردنی جەنابی هوشیار زێباری بۆ پۆستی سەرۆک کۆمار. بەڵام دەتوانین بڵێن ئەمە دوا بڕیار نییە و ئەمە نەبوو بە ئەمە نابێت بەهۆی بربەستێک بۆ ئەوەی کەوا ئێجگاری بڵێن گفتوگۆ و حیوار لە نێوان لایەنە سیاسیەکان کۆتایی هاتووە ڕاوەستاوە و هەروەها ئێمە دەبینین ڕۆژانە لایەنە سیاسیەکان لەسەر گۆڕەپانی عێراق بە بەردەوامی لە جموجۆڵدان بە بەردەوامی لە سەرداندان بۆ ئەوەی جارێکی کە هەموو لایەنە سیاسیەکان لەوانەیە و تەحالوفاتی تر پێک بێنن و من باوەڕی من وایە پەرلەمان ناتوانێت هیچ هەنگاوێک بنێ تاوەکو حیزبەکان لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی کوردستان نەگەنە نەتیجەیەک و ڕێک نەکەون ئەو کاتە ئەو ڕێکەوتنەی خۆیان برن بۆ ناو قاعەی پەرلەمان و لە ناو قاعەی پەرلەمانیش ئەو ڕێکەوتنە دەنجی لەسەر بدرێ و یەکلایی زۆر باشە. کاک دانا دێمەوە لای تۆ. کاک حەسەن باسی لەوە کرد هێشتا گفتوگۆ لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان بەردەوامە بۆ ئەوی لە ئایندەیەکی نزیکدا بگەنەوە ڕێکەوتنی کۆتایی. دەمەوێت بپرسم لە کاتێکدا لەم ماوەی پێشوودا هێز و لایەنە سیاسیەکان هەم لەسەر ئاستی عێراق هەم تایبەتتر لەسەر ئاستی هەرێمی کوردستان نەیانتوانیوە تا ئێستا ڕێبکەون، پێتان وایە لە ماوەیەکی کورتخایەندا بتوانن بە تایبەت پۆستی سەرۆک کۆمار یەکلایی بکەنەوە؟ ڕاستیەکەی دەرگای گفتوگۆ دانەخراوە، ئێستاش دەرگاکان کراوەیە بۆی ڕێکەوتن هەبێ. جا زیاترەگە پێویست بە سەرۆک کۆمار قسە بکەین بە تاکید لە نێوان لایەنە کوردستانەکان بەتایبەتتر لە نێوان پارتی یەکێتی. تا ئێستاش دەرفەت ماوە کە ڕێکەوتنێک یان تێگەیشتنێک هەبێ لە نێوان یەکێتی پارتیا لەسەرەوەی کێ کاندید بێ و چۆن بێت و اتفاقی تەواوی لەسەر بکەن. من تەسەوڕەکەم ئەبوو ئەم بابەتە زۆر وا درەنگ نەخرێت بچێتە چرکە ساتەکان یەخی دوایی بە شێوەی پەلەپڕوسکی ئەم ڕێکەوتنە بکرایە. بەداخۆ ینی تێنەگەیشتنێکی جیاوازەیە لە نێوان پارتی یەکێتیە لەسەر ئەم پرسە کە برادران یەکێتی ئەڵێن پۆستی سەرۆک کۆمار پۆستی یەکێتیە، ئێمە ژەڵێن پۆستی سەرۆک کۆمار پۆستێکی عێراقیە بە پێی عورفی سیاسی بۆ کووردە. بۆیە گرنگە کورد لەسەری ڕێ بکەوێ بە دوو پرۆسە یەکەم ئایا بۆ چه حیزبێ بێ، پرۆسەی دووهەم با بڵێن بۆ چ کاندیدێک بێ. وەمە دایمە بە شێوەی تەوافق هەبووە، بەڵام بەداخەوە دوای نەمانی بەڕێز مامجلال خوا لێ خۆش بێ هەندێک لە پرۆسە سیاسی یان تێگەشتەکانی نێوان پارتی یەکێتی باڕاستەیەکی کە ڕۆژەوە بوو لە 2014 یەکێتی بە تەنیا داوازی بۆ بژاردن هەندێک با بڵێن جیاوازی لە تێگەیشتن و یان ڕێکەوتنی استراتیجی ڕوویا لە جێبەجێکردنی بەندەکانی ئەو ڕێکەوتنە دوجارە لێکەوتانی لێکەوتەوە کە 2010 دەنگیان نایە بە پارتی یان بە کاندیدی پارتی بۆ سەرۆک کۆمار عەفو سەرۆکی هەرێم بەنەوەمان تۆ سەرۆک کۆمارمان لێ تێک چووە. دوایی دوجار تەنانەت لە هەڵبژاردننی جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق دەنگیان نایە بە کاندیدەکەی پارتی ئەسڵەن نهاتنە ژوورەوە کە من تەسەوڕەکەم ئەمە فاوڵ بووە. بۆیە برادران یەکێتی وەکو بڵێن دروستکردنەوەی متمانەیەک لە نێوان ئەو هێزە کوردستانیانە نزیکەی هەموو جارێک ئەوەندەی من ئاگادار بم نزیکەی هەموو جارێک پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە بابەتی سەرۆک کۆمار یەکتری تۆمەتبار دەکەن بەوەی کە هۆکارەکە یان نەبوونی هۆکاری ڕێککەوتن ئەبەستنەوە بە هێزی بەرامبەر حزبی بەرامبەرەوە. پارتی دەڵێ
یەکێتی هۆکارە، یەکێتی دەڵێ پارتی هۆکارە. دەمەوێت ڕوون و ڕاشکاو بۆ چوونت لەو بارەیەوە بزانم بەڕاستی یەکێتی نیشتیمانی هۆکاری سەرەکیە بۆی کە ئێستا کورد ڕێک نەکەوتو یان پارتی و یەکێتی ڕێک نەکەوتون لەسەری یان بابەتەکە تەنیا وەرگرتنی پۆستەکەیە؟ داین چۆنە ئەگەر من بڵێم خەتای یەکێتیە یان بڵێم خەتای پارتیە لایانی بەرامبەر ئەرگومنتێکی کا دۆزێتەوە. بەس من ئەو واقعی پێم وتی تێگەشتێکی جیاوازەیە لە برسە. بەڕای من تێگەشتەکەی لای برادرانی یەکێتی نەختێک کەمتر واقع بینە. یەکێتی زۆر جار دەڵێت پۆستی سەرۆک کۆمار بەرامبەر بە پۆستێکی سیادی لە هەرێمی کوردستان کە یەکێتی بە قسەی خۆیان وەریان نەگرتووە. باشە گەرماڵەتم بیت بابەتەکە بەم شێوەیە وەکوتم برادرانی یەکێتی ئەڵێن ئەم پۆستە پۆستی یەکێتیە، ئێمە ژەڵێن ئەمە پۆستێکی عێراقیە بەپێی عورفی سیاسی بۆ کووردە. نقطە سەری دێ ئالەم تێگەشتنە سیاسیە خلافێکەیە. ینی تۆ ئەگەر بتێ بڵێن ئەم پۆستە بە تەوافقەکەین ناکرێت لە پێشەوە بڵێ ئەم پۆستە هی منە و ئەوش کاندیدەکەمە کەواتە تۆ دەرگای تەوافق و تێگەشتی لەکوایە خۆلاوە چێگە تێگەشتن هەبووە بۆ ناجی تەفاهم کرا هەر هەما کاتی دکتۆر بەرەم بماتەوە لە شوێنی خۆی پارتی شتێکی شخصی لەگەڵ جەناب دکتۆر بەرەم نییە. من دایمەوتمەوە کاتانەی دکتۆر بەرەم سەرۆگۆزیران بووە 2009 لە سنووری باڵێن جەماوەری پارتیە پاڵپشتی زیاتری هەبوو وە سەرکەوتو بەڵام بەشێک لە کادرە باڵەکانی پارتی دیموکراتی کوردستان نایشارنەوە کە هەم کاک مەسعود وەکو سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان هەم پارتیش وەکو حیزب تێبینی جدی هەیە لەسەر سەرۆک کۆماری ئێستای عێراق. زین چۆنە ئێستا لە 2002 خلافێکی جیاواز دروست بووە. خلافەکە ئەوەیە کە پارتی وەکو بە جەناب تەڵێ توێتی بابە تەوافقم بابەتە بکرێ با بە ڕێکەوتن بابێت تێگەشتنی هەموو لایەک بێ با تێبگەین با تەوافقی هەبێ کەمە بۆ یەکێتی بێمجارە ژۆ با تەوافقی بکەین تێگەشتنی بکەین لەسەر کێ کاندید بێ جنا پارتی نەوتوێتی پۆستی سۆرە کۆمار بۆ منە بەتەنیا نەوتوێتی بۆ هیچ دانێکی کێ تەنانە لەسەر پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان پارتی هیچ کاتە نەیتوان پۆستەی پارتیە زەحمە نەبێ برادرانێکێتیەوە داوای مەکەن. ئەگەر بەو شێوەیە بێ کە جەناب تەڵێ ئەم پۆستە مقابلی ئەو پۆستەیە خۆ با ڕێکەوتنێکی نوێ بکەن بڵێن کاکە ئەم پۆستە لە مەلایەتی پۆستی سەرۆکی هێران بۆ پارتیە پۆستی سەرۆکی عێراق بۆ یەکێتیە خۆ ڕێکەوتنی چوانە بووە. ئەگەر ئەوەش بێ تەسبیت کرێت کە ئەم پۆستە تەنها بۆ یەکێتیە با دەسووری عێراق بگۆڕین بنووسین کاکە پۆستی سەرۆکی کۆمار تەنها بۆ یەکێتیە و قەوسێک گوترە وەختە کەس خۆی کاندیداکە ڕێزە دەستورەگرێت. زۆر باش ئەم ململانەیە پێتان وایە تا چەند کاریگەری خراپی لەسەر پرۆسەی سیاسی لە عێراق هەبوو. بەس بە تاواکەم ئەگەر تێگەشتێکی جووا هەبووە پێشتر کە عورفێکی سیاسی هەبووە پۆستی سەرۆکی هەرێم مقابلی پۆستی سەرۆکی کۆمار بووە ئێ باشە بۆچی لە خۆی زیاتر تێگەشتەکە باواقع بڵێن اتفاقی استراتیژیان جەنابی مام جەلال و جەنابی سەرۆک بووە ئێستا نە جەنابی مام جەلال خۆ ئافریقا سەرۆکی عێراق بوو عێراقا نە کاک مەسعودی سەرۆکی هەرێمە کەواتە ئەم تێگەشتنە یەکەم بابەتێکی جیاوازی بەسەرهاتووە. دووەم برادرانێکێتی لە 2014ەوە ینی خەرقی اتفاقی استراتیژیان کرد کە بەتەنیا بوون ینی بەشداریان کرد لە بژاردننی هەرێمی کوردستانەوە بژاردنەکانی کە وایە بەیەکەوە بوونایە مامجار بە خۆی کەمپینی هەڵبژاردنیە کرد ئەوەش ڕۆی ئەگەر بۆ عرفە بووە خۆ بووە 2010 بارنانە پەرلەمانی کوردستان دەیان بە کاگنجیگان وەکو سەرۆکی هەرێم ینی ئەم بابەتانە فاولێک دروست بوو یان خەرقێک دروست بۆ لە ڕێکەوتنە. بۆیە من تەسەورەکەم ئێستا پێویستمان بە تێگەشتن و ڕێکەوتنێکی جیاوازە یا ڕێکەوتنێکی نوێ لەسەر ئەم بابەتە بۆی کە هێڵێکی گشتی هەبێ ئەم ململانیە نەمێنێ بڵێ کاکە ئەم پۆستە بۆ تۆ بە 4 ساڵ یا بە 8 ساڵ ئەم پۆستە بۆ من بە تەوافق ئەتوانی بیکەنانی ڕێکەوتنێکی نوێ بکرێت لە بابەتەژنا ئاوا بەم کراوەیە یعنی بەبێ بنەمایەکی ڕێکەوتن تۆ ناتوانانی بگەیتە نەتیجە ینی سامە بەبێ بنەمای ڕێکەوتن بەبێ تیزامکردن بە ڕێکەوتنە استراتیژیەکان تۆ داوای ئەپۆستاکەی بەڵام دریاکاندا نەخراوە ئێستاش ئەم پرسە بڵێ کاریگەریە بێ لەسەر پرۆسی سیاسی عێراق لەبەری لایەنە سیاسەکانی عێراق پێویستیان بەدەنگی کووردە هاوپەیمانێکی سێقۆڵی هەیە کە پێویستی بە پارتیە لەو پرۆسەیە حەزیژەکەن لەوانەیە برادرانێکێتیش بەشبار لە هاوپەیمانە بۆ بتوانن ڕێژەیەک تەواوکەن و نانێ ببن بە تەرەفە لە کێشەکانی کوردۆک و ئێمەش نەوانی سۆبین بە تەرەفە لە کێشەکانی ئەوان ئەلەمایە پێویستمان بە ڕێکەوتنێکی کوردی هەیە. من تەسەورەکەم ئێستاش ئەگەر قیادەی سیاسی کوردی حەکیمانە هەنگاو بنێن ئەتوان ڕێکەوتنێ بکەن لەسەر پۆستی سەرۆکۆمار و هەنگاوەکان بەرەو پێشەوە بڕۆن کورد بە یەکدەنگی بڕوە ئەگەر نەشبێ ئەمە تەسەورەکەم کۆتایی پرۆسی سیاسی نابێ هەنێگەر هەر لایەنێک وەریگرێ تەسەورەکەمە بێ لایەنەکەی کە پیرۆزبایی لێ بکە بەڵام ئەگەر لەسەر بنەمای تێگەشتنێک بە بەتێکی باشتر بێت.
زۆر باشە هەرچەندە تۆ کاتت کەم ماوە لەگەڵ ئێمە و وەک خۆت ئاماژت پێکرد التیزاماتی ترت هەیە دەمەوێت وەکو دوا پرسیار بۆ بەڕێزت ئەم پرسیارە بکەم و باری سەرنجی لەبارەوە بزانم ئەمڕۆ بەڕێز و شار سێباری لە کۆنگرە ڕۆژنامەوانەکەی باسی لەوە کرد کە ئیدی لە دوای ئەم بڕیارەوە پێویستە پارتی دیموکراتی کوردستان بە پەیوەندیەکانیدا بچێتەوە پێتان وایە کاردانەوەی پارتی دیموکراتی کوردستان بە فەرمی چی دەبێت هەڵوێستی پارتی لە چەند ڕۆژی داهاتوودا دەمەوێت بزانم چی دەبێت هیچ شتێکی تازە ئاگاداریت ڕاستێکی نەوەڵە ینی ئێستا قیادەی سیاسی پارتی مەکتەبی سیاسی و مەکتەبی جەناوی سەرۆک و هەموو ئەو لانای پەیوەستن بە دروستکردنی بڕیار لە ناو پارتیا لە گفتوگۆیان و بەتەکید پارتی هەڵوێستی بێ لەسەر ئەم پرۆسەیە ئەم پێشاتە نوێ و بەتەکید لەسەر مەسلەی کاندیدی نوێ یان نەبوونی کاندید و بابەتەش تەسەوڕەکەم لە ئیمڕۆبیانیا ڕوونکردنەوە یا بەرچاوڕوونی زیاترە بێ بەڵام تاسا بڕیارێک یەکلاکەرەوە نەبووە بابەتانە خۆ بە ساعت و ساعت بڕیار لێ نایرێ بەتەکید پێویستی بەکاتە پێویستی بە پێداچوونەوەیە بەڵام بڕواناکەم پارتی بێ بە ئامرازێک بۆ تێکدانی نەماڵی کورد نەتێکدانی باردۆخی عراق بەڵام بۆ سیاسەتی خۆیان بەتەکید پێداچوونەوەکەم زۆر زۆر سپاس بەڕێز دانا شەیجەزا سپاس کە لە سلێمانیەوە لەگەڵمان بوویت بەڕێزان لەگەڵ کاک حەسەن ئاڵی بەردەوامە بم جارێکی سڵاو لێبێ کاک حەسەن ببوورە کاتی زۆرترم بە کاکدانادا بۆەوەی کە ئەو التیزامات هەیە بۆ پێشتر ئاماژەم پێکرد کاتی تەواوی بەرنامەکەەوەی ماوەتەوە تەرخانیەکەم بۆ بەڕێزت دەمەوێت بزانم کاکدانا باسی لەوە کرد کە هێشتا تێگەشتێکی باش لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پۆستی سەرۆکۆمار نەهاتوۆتە ئاراوە پێتان وایە هۆکاری ئەمە چیە دوای ئەو هەموو ساڵە دوای تێپەڕینی ئەزمموی 2010 4 ساڵی تر تێپەڕی بەسەریدا هێشتا یەکێتی و پارتی بۆچی ناتوانن تێگەشتێکی هاوبەشیان بۆ پۆستەکە هەبێت پاس من ڕاستی لەسەر قسەکانی کاکدانە جەنابی و لە زۆر کەناڵەکانی گوێمان لێبەوە لەم قسە و گفتوگۆیانە من وای بۆ دەچم لە دوای ئەوەی کە انتخابات کرا کە هەڵبژاردن کرا لە عێراقدا هەڵبژاردنێکی پێشوەخت بوو ئەمە یەکەمین تەجروبە بوو لە عێراقدا کە بکرێ هەڵبژاردننی پێشوەخت دەبوویە پارتی دیموکراتی کوردستان بە دەرەجەی یەک و یەکێتی نیشتیمانی کوردستانیش کە ئەم دوو حیزبە هەردووچیان هاوپەیمان بوون هاوپەیمان استراتیژی ئیتیفاقی استراتیژی لە نێوانیاندا هەبووە و بەداخەوە ئەو ئیتیفاقی استراتیژیە تاوەکو ئێستا هەڵنەوەشاوەتەوە تاوەکو ئێستا بە عەلان نەکراوە لە هیچ کەناڵێکی ڕسمی بە فەرمی ئێمە مانان گوێمان لێ نەبەوە هیچ کەناڵێکی ڕاگەیاندیش نەیەوێت ئیتیفاقی استراتیژی هەڵوەشاوەتەوە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئەمە لەلایەک دیارە لە بەپێی ئەو ئیتیفاقیە ئێمە با نەگەڕینەوە بۆ ئەوە کە بڵێن ململانیمان هەیە لەسەر پۆستی سەرۆک کۆمار ئەو ئیتیفاقی دیارە کە چۆن بووە ئێمە بە مقابل هەمومان ئەزانین کە ئەندامی ئەم حیزبین کە خەڵکی کوردستانی بە مقابلی ئەوە پۆستی سەرۆک کۆمار وەکو عورفێک لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن هەتاوەکو ئێستا ئیستیحقاقی کورد بووە لەناو ئەوەی کە ئیستیحقاقی کورد بۆ ئیستیحقاقی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە ئەمە مناقەشەی تیان نییە لەبەر ئەوەی بەڵام پارتی دیموکراتی کوردستان زۆر جار ئاماژە بۆ کات کە هێز و لایەنە سیاسەکان لە عێراق ئەو کاتێکە بە مقابلی ئەوە پۆستی سەرۆک کۆمار بەر کورد کەوتووە ئاماژەیان بۆ ئەوە نەکردووە کە لە ناو کوردیشا بۆ یەکێتی دەبێت بڵێ ئاماژەی پێکرا بە مقابلی ئەوە برادرانی پارتی دیموکراتی کوردستان پۆستی سەرۆکی هەرێم و پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیان بردووە بە مقابلی ئەوە ئەمە تا ئێستا ئەم ئیتیفاقیە ماوە بەڵێ ڕاستە خاوبوونەوەی تیا هەبووە گرژی لە نێوانماندا هەبووە بیر و بۆچوونی جیاواز لە نێوانمانە هەبووە بەڵام هەتاوەکو ئێستا هەر گفتوگۆ و بەردەوامی هەبووە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئەمە لەلایەکی تر لە دوای هەڵبژاردن دەبووایە پارتی تووشی غروری سیاسی و غروری سەرکەوتن نەبووایە لەبەر ئەوە ئێمە بینیمان ئەنجامەکانی هەڵبژاردنمان بینی و لە عێراقیشدا ئەنجامەکانی هەڵبژاردنمان بینی و ئەنجامەکان ئەو لایەنانی کە براوە بوون دیار بوو کە چێ بوو کە ئەو لایەنانە بوون کە لیستی سائیرم بوو بە سەرۆکایەتی موقتەدا سەدر و لیستی پارتی دیموکراتی کوردستان بوو و لیستی تەقەدم بوو بە سەرۆکایەتی محەممەد حەلبوسی و لیستی قائمەی عەزەم بوو بە سەرۆکایەتی خەمیس خەنجەر ئەمانەیە خۆیان بەلایانی براوە دەزانی و پارتی دیموکراتی کوردستان بە بێگەڕانەوە بۆ گفتوگۆ لەگەڵ لایەنە کوردستانیەکان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستەوە خۆچوو ئیتیفاقی کرد لەگەڵ
لەگەڵ تەحالوفی سائیرون لەگەڵ ئەو بەرەیەکەوە خۆیان بە سەرکەوتوو دەزانی لە دوای هەڵبژاردندا و دەبووە بەر لەوەی کەوا ئەمە بکرێ پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو لایەنەکان ڕێکەون ناو ماڵی کوڕ ڕێخەن بە یەک دەنگ بە یەک بۆچوون بە یەک وەفدی هاوبەش بچوونایە بۆ بەغدای ئەمە تا ئێستا عراقی بەدەست بهێنێت بەڵێ ئێستا کە بەو شێوازەی کە جەنابەت ئاماژەی پێەکەی نەیانتوانیوە مامەڵە بکەن نەیانتوانی وەک خۆ دەڵێیت یەک ڕیز بن یەک دەنگ بن بچنە بەغدا ئێستا کە نەیانتوانیوە ئەمە بکەن بەم دۆخەی ئێستاوە لە بەغدا لە عراق دەتوانن چی بەدەست بهێنن بەم دۆخەی ئێستا ئەمەیانمە هەمومان ئەزانین کەوا کورد پەرتەوازە بێ ناو ماڵی کوردی یەک نەبێ یەکێتی ناو ماڵی کوڕ یەک نەخرێتەوە هەر لایەک ڕووی لە لایەک بێ و هەروەها هەر کەسێک بڕوا حساب بۆ لایەکەی تر نەکە ئەنجامی ئەوە ئەبێ کە کورد پەرتەوازە بێ کە کورد نتوانێ مەسەلە چارە نووسازەکانی لەگەڵ بەغدا ئەگلا کاتەوە نتوانێ ئەو ئامانجانەی کە هەیەی بهێنێتە دی بەڵام تاوەکو ئێستا ئێمە گەشتبینین بە ئەوەی کە گفتوگۆ بەردەوامە لە نێوان برادرانی پارتی و لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستاندا لەسەر ئەو حسابە و هەروەها ئێمە بینیمان کە پارتی دیموکراتی کوردستان کە بە لەلایەک ڕۆیش بۆ ڕێکەوتن لەگەڵ لایەنە شیعەکان و بێ گومان لایەنەکەی بەرامبەریش دەستەوەستان دانانیشیە ئەویش ئەگەڕێ بۆ منفەزێک بۆ ئەوەی خۆی دەرباز بکە و هەروەها من بە بیر و باوەڕی من بە بۆچوونی من وەکو ئەندامێکی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو کادێریشی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم پەرتەوازەیە کە ئێستا هەیە من بە باشی نازانم و ئەم پەرتەوازەیە دەبێت چارەسەر بکرێ و هەروەها پارتی دیموکراتی کوردستان ڕاستە کە ئەمە بینیمان کە تووشی غروری سیاسی بوو کە تووشی سەرکەوتن بوو کە تووشی ئەوە بوو لە ئەنجامی ئەو سەرکەوتنەوە لە ئەنجامی ئەو کورسیانەی کە پارتی دیموکراتی کوردستان کە هێنای و وەکو جۆرە حساب نەکردنێک بوو بۆ لایەنەکانی بەرامبەری و بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و لەبەر ئەوە ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان بە باشی دەزانین لەبەر مەسلحەتی میلەتی کورد لەبەر بەرژەوەندی کاندیدی پارتی دیموکراتی کوردستان کە ڕکابەری کاندیدەکەی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ سەرۆک کۆمار دوور خراوەتەوە یەکێتی نیشتیمانی هێشتا سوورە لەسەر کاندیدەکەی خۆی یان دەکرێت گەری گۆڕانکاری هەیە لە کاندیدەکەیدا تەبەن دادگای باڵای فیدرالی لە عێراقدا ئەوە دادگایەکی باڵایە کە بۆ جیاکردنەوەی کێشەکان دانراوە ئەو کێشانەی کە چارەسەر ناکرێن و بڕیارەکانی دادگای باڵای فیدرالی عێراقیش بڕیارێکی ملزمن بڕیارێکی قەتعین و بۆ هەموو دەسەڵاتەکان و ئەمڕۆ ئێمە بینیمان دوای ئەوەی کە لە دوای بەربژێر بۆ پۆستی سەرۆک کۆمار کە کرا ئەو بەربژێرانەی کە هەبوون دیارە زۆر بوون جگە لە جەنابی هوشیار جێباری جگە لە جەنابی بەڕێز کاک دکتۆر بەرهەم زۆری کە هەبوون بەربژێر و لەنا ئەو بەربژێرانەدا لەسەر داوای چەند پەرلەمانتارێک ئیمزا کۆکرایەوە لە دوایەوەکە ئیمزا کۆکرایەوە پێشکێشی دادگای باڵای فیدرالی کرا لەسەر ئەوە دادگای باڵای فیدرالی بە کێسەکان داچۆوە بە پێی مادەی 68 لە دەستوری عێراقیدا کە ئەو مادەیە دیارە ئاماژەی بەچی کردو ئەو مادەیە مەرجەکانی سەرۆک کۆماری داناوە دەبێت مەرجەکانی سەرۆک کۆمار چی بێ 1 2 3 هەتاوەکو من ئێستا دەمێ بزانم یەکێتی سوورە لەسەر کاندیدەکەی خۆی ئەم لە حزەی ئێستاش دەکرێت بەڵێ گۆڕانکاری تێدا بکات بەڵێ هەتا ئەم لە حزەی ئێستاش یەکێتی نیشتیمانی کوردستان سوورە لەسەر ئەوەی کە جەنابی دکتۆر بەرهەم بربژێری یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ پۆستی سەرۆک کۆمار هەتا ئەم دقی ئێستاش بەڵام کاگ ڕێبار سیاست گۆڕانکاری بەسەردادێ بە دقە و سەعات و سانیە و ڕۆژ لە دوای ڕۆژ گۆڕانکاری بەسەردادێ دیارە یەکێتی نیشتیمانی کوردستانیش دۆستی زۆرە لە عێراقدا لەسەر ساحەی عێراق لەسەر ساحەی ئەقلیمی لەسەر کۆمەلگای نێودەوڵەتی یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبێکە بە پیلان ئیش دەکا حیزبێکە بە بەرنامە ئیش دەکا و حیزبێکە هەموو هەنگاوەکانی بە بەرنامە و گوێ لە دۆستەکانی دەگرێت و مەراعاتی دۆستەکانیشی دەکا و لە ناو خۆی کوردستانیشدا گوێ لە هەموو ئەحزابە کوردستانەکان دەگرێت بە پارتی دیموکراتی کوردستانیشەوە و گوێ لە ڕێیەکانیان دەگرێت و ڕێیەکانیان بە نەزەری اعتیبار وەردەگرێت بەڵام ئەم دقەی ئێستاش تاوەکو ئێستاش یەکێتی نیشتیمانی کوردستان سوورە لەسەر پۆستی سەرۆک کۆمار
کە حسەی یەکێتی نیشتیمانی کوردستانە و حسەی کوردەوە لە ناو کوردیشدا حسەی یەکێتی نیشتیمانی کوردستانە قسەکەم تەواوکەم یارمەتی جەنابی دکتۆر بەرهەم بەربژێری یەکێتی نیشتیمانی کوردستانە و ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان جەنابی کاک پاڤێڵ و جەنابی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە دیارە سەردانەکانیان بەردەوامە بۆ لایەنە سیاسەکانی عێراق و بۆ لای پارتی دیموکراتی کوردستان بۆ سەر بۆ لایەنە کوردستانیەکان بۆ ئەوەی گوێ لە ئەوانەش بگرین و لەوانەشە ئێمە قسەی ئەو دۆستانەمان بە نەزەری ئەتیبار وەربگرین و ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان لە چوارچێوەی هەماهەنگیدایە خۆی دەبینێتەوانێ ئەوانەی کە لە ئێمەوە نزیکن کە لەسەر ساحەی عێراق و دەتوانین لە ڕۆژانی ئایندەدا ئێمە وەک بڕیار لە لای یەکێتی نیشتیمانی کوردستان و لە لای مەکتەبی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە لای جەنابی کاک پاڤێڵە کە بڕیار لەسەر ئەوە بدرێ ئایا بە گۆڕینی کاندیدەکەمان یان بەهێشتنەوەی جەنابی دکتۆر بەرهەم و هەروەها با ئێمە ئەوەشمان لە یاد نەچێ دیارە سیاسەتی ئەقلیمی و سیاسەتی نێودەوڵەتی لە عێراقدا ئەمڕۆ کاریگەریەکی زۆری هەیە بەسەر کێشە سیاسیەکانەوە بەسەر ئێگلایکردنەوەی بەرتایبەتی پۆستە باڵاکان بە تایبەتی مەسەلە چارەنووسسازەکان و ئێستا ئێمە ڕۆژانە دەزانین کە ئەمریکا لەسەر خەتە بۆ ئەو بابەتە و ئێرانیەکان لەسەر خەتن بۆ ئەو بابەتە و هەموو ئەمانە کاریگەری سلبی و ئیجابی خۆیان دەبێت لەسەر پرۆسی سیاسی لە عێراقدا و یەکێتی نیشتیمانی کوردستانیش دەرگای گفتوگۆ و دەرگای حیوار و لێکتێگەیشتنی دانەخستەوە وەقەتیش دەرگای ئەو حیوار و گفتوگۆ داناخا و بە تایبەتی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و لەگەڵ حزابە کوردستانیەکان و هەمویان بۆ مەسەلەی هاتوودا لەگەڵ پارتی بتوانن بگەنە ڕێکەوتن لەسەر پۆستی سەرۆکۆمار بە بڕوای من بەڵێ ئەگەنە ڕێکەوتن بە بڕوای من دوای ئەوەی کە دادگای باڵای فیدرالی ئەو بڕیارەی ئەمڕۆی کەدا دەبێت پارتی دیموکراتی کوردستانیش بە سیاسەتی خۆی دابچێتەوە و یەکێتی نیشتیمانی کوردستانیش بە سیاسەتی خۆی بچێتەوانێ و دیارە سە و گفتوگۆ لێکتێگەیشتن ئەگەر بمانەوێت لێکتر تێ بگەین مفاوەزات و دانووساندن بۆ قسە و گفتوگۆ بۆ ئەوەیە لێکتر حاریبین لێکتر تێ بگەین و مەسەلەکان و بربەستەکان بتوێنەوانێ بۆ ئەوەی بگەینە ئامانجێک و بۆ ئەوی بتوانین ئەو کێشەیە یەکلای بکەینەوە بەڕای من یەکێتی نیشتیمانی کوردستان قاپی ئاواڵەیە بۆ گفتوگۆکردن و هەروەها دەبێت پارتیش نەرمی بنوێنێ لە بابەتەدا دەگەنە گفتوگۆ و دەگەنە چارەسەر و بە بڕوای من ئاسۆیەکی ڕوون دەبینم بۆ یەکلایکردنەوەی ئەم مەسەلەیە زۆر سپاس بەڕێز حەسەن ئاڵی ئەنجامی پێشووی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس کە لە سلێمانی و لەگەڵمان بوویت بینەرانی بەڕێز سپاس بەوێش کە بینەرمان بوون کاتێکی خۆش خواتان لەگەڵ بێت